وابزانە لە ماڵی خۆتای ئێمە ئاگامان لە کێشەکانی تۆیە مەش پرسە کەس ناتوانێت لێرە ئەمجۆ بۆ بەرێ تۆ بە تەنیانی ئێمە بۆ لێرەین بۆ ئەوەی تۆ بپارێزین بەنسبەت سکە گەشتەوە ئێمە چاودێری مناڵەکە دەکەین تا ئەو کاتێ لە دایکەبێت شتێکی تریش هەیە حەزەکەم پێ بڵێم کچی خۆم ئێمە لێرە بە هەموو شێوە نهێنی تۆ پارێزین تەنانەت ناوەکەشت بگۆڕین بەڵام تۆش بەسەرهاتی خۆت بۆ هیچێکێ لەم ژنانە ئێرە باز مەکە باشە کچم کەمپینێک لە ژێر ناونیشانی بەتەنیانیت ئێمەش لەگەڵتان بۆ بەرەنگاربوونەوەی ژنکوژان لە درێژەی کار و چالاکیەکان ئەمڕۆ شەشەمی ڕۆژی کەمپینەکەیە کە بەکردنەوەی پێشانگایەک و نمایشکردنی دوو کورتە فیلم و ڤیدیۆ کلیپێک چالاکیەکی ترمان ماوەسمێنێ لە حوتەمین ڕۆژە ئەوی ژیاری نێوان دوو تیپی کچانە لە هۆڵی عەلی ساڵحە ئەویش هەر لە ژێر ئەمەیان لەبەر ئێمە چالاکی کەمپینەکە بە شێوەی جۆرا و جۆر و توانەکانی ژنان لە هەموو شێوە لە هەموو بە شوێنەکانە دیاریکەین بۆ نمونە وەرزشیە هونەریە کللتوریە سبینێژ یەکێکە لە چالاکیەکان من وەرزشیە خۆی لە ڕاستیە ئەمە نەک هەڵمەتێ ئەم هەڵمەتە مەفروزە بەردەوام بێ بەڵام ئەمەش بە یەکخستنی هەموو تواناکانی هەموو ڕێکخراوەکان هەموو ژن دۆستان هەموو ئەوانەی کە لەگەڵ مەسەلەکانان یعنی بەتەنها کەسێنە ئەمە بەکاری پێکەوەی و بەکاری هاوکاری و پشتیوانی زیاتر بەرەو پێشەچێ.